کاک نەوزاد ئەم کاتەوە باش ئەمەوە بۆ دەست پێ بکەم ئەمڕۆ یەکێتی و پارتی کۆبوونەوەیەک ئەنجام دەدەن بەپێی زانیاریەکانی تۆ ناوەڕۆکی کۆبوونەوەکە چی لە خۆ ئەگرێت و باز لە چی ئەکرێت؟ بەڵێ سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرانی بەڕێز. ئەمڕۆ بەسەرپەرشتی کاک بەختیار و ئەندامانی دەستەی کارگێڕی کاک عومەر فەتاح و کاک حاکم قادر و کاک سعدی سەردانی شاری هەولێر دەکەن و لەوێ هەواڵانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەبینێن و کۆبوونەوەکە لەسەر بارودۆخی ئەمڕۆی عێراقەکە خۆتان دەزانن کە عێراق پێی ناوە تەقۆناغێکی نوێەوە بەڕاستی بابەتەکە زۆر بە گەرمی دەڕات بڕێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕازە و بۆ تاوتۆکردنی ئەو وەزارەت و گۆڕانکاریانەی کە پشکی کورد بتوان ئەمان قسەی لەسەر بکەن و ئەو نوێنەرانەی کورد لە یەکێتی و پارتی و لایەنەکانی تر لە بەغدا کە هەمانن بتوانن بەڕاستی ڕۆڵی باش ببینن و کارکتەرێکی بەهێز بن لە گۆڕەپانی خەباتی سیاسی عێراق و بەغدادا کە پشکی کورد زیان نەیەنێت لەم گۆڕانکاریاندا. بەڵێ کاک نەوزاد بەپێی زانیاریەکانیان ناوتی باسی گۆڕانکاری وەزارەکانی بەغداش ئەکرێت، یەکێتی بۆچوونی چیە لەسەر ئەو گۆڕانکاریانە؟ بەڵێ بێگومان بۆچوونی یەکێتی نیشتمانی کوردستان بۆچوونی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و یەکێتی ئەو هێزەیە کە لە ڕووداوە گەرمەکاندا لەبەر هەتاودا هەڵوێستی هەبووەوە خەڵک و خاکی خۆی بەڕاستی پاراستەوە بەرژەوەندی گەلی خۆی پاراستووە. یەکێتی نیشتمانی کوردستانیش بەپێی ئەو پشکەی کە هەیەی لە بەغدا داکۆکی لە مافەکانی نەتەوەکەمان وەگەلەکەمان دەکات و دڵنیا بن لەوەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیا دەکاتەوە لەوەی کە بە هیچ شێوەیەک تەنازول لە مافی تاکەکانی کۆمەڵگەی کوردی ناکات بە هیچ شێوەیەک. بەڵێ کاک نەوزاد بەڕای ئێوە ئەگەر لەم گۆڕانکاریانەدا گوێ لە کورد نەگیرا وەک پێویست، ئایا کاندیدەکان بەدڵی فراکسیۆنە کوردیەکان نەبوو هەڵوێستی ئەوان چی ئەبێت؟ واتە چ ڕێگایەک ئەگیرێتە بەر؟ کورد بۆ خۆی بەشدارە لە حکوومەتدا، لە حکوومەتی لە بنیادنانی حکوومەتی عێراق لە دوای 2023 کورد بۆ خۆی کارکتەرێک و کارکتەرێکی بەهێز بووە لە گۆڕەپانی سیاسی عێراقدا و کورد بۆ خۆی ئێستا بەشدارە لە حکوومەتدا. ڕەنگە گۆڕانکاری لە ناو لە شوێن و لە کابینە و لە وەزارەتدا بکرێت، ئەگینا پشتگوێخستنی پشکی کورد ئەوە مستەحیلە کە لایەنەکان قبوڵی بکەن و بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان. بەڵێ ئەگەر قبوڵی ناکەن ئەوسا چی دەکەن؟ هەتا ئێستا زووە هێشتا بۆ لەبەرەوەی کەس ناتوانێت پشکی کورد و لایەنە کوردیەکان بەو شێوەیە بەو بیرکردنەوەی جەنابەت پشتگوێ بخات کە ئێستا کورد خۆی لە حکوومەتدا بەشدارەوە لە وەزارەتەکانی عێراق بەڕێوە دەبات. ئەمە حاڵەتێکە یعنی بەڕاستی هەتا ئێستا قسەی لەسەر دەکرێت کە ئەمە ئایا چاکسازیە لە حکوومەتدا گۆڕانکاریە، ئەمانە هێشتا تا ئێستا لە کۆبوونەوەدان و هێشتا زووە بۆ ئەوەی کورد بڕیاری تەواو بدات لەسەر ئەوەی ئایا بگەڕێتەوە کوردستان یان ڕازی بێت بۆ گۆڕانکاریانە یان بێگومان ئەوەش کە ئەگەڕێتەوە بۆ سەرکردایەتی سیاسی کورد کە ئەمڕۆ هەواڵانی مەکتەبی سیاسی و دەستی کارگێڕی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەولێر لەگەڵ هەواڵانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی فەرمی کۆبوونەوەی لەسەر دەکەن و ئەو بارودۆخە تاوتێ دەکەن. بەڵێ کاک نەوزاد سەبارەت بە کۆبوونەوە کێمڕۆ بۆ بە تەنها یەکێتی و پارتی بەشداری و کۆبوونەوەیان کردو بۆ لایەنەکانی تر بەشداریان نەکردووە لە کاتێکدا لایەنەکانی کەش لەو پێش بەشدار بوون لە کۆبوونەوەکانی تردا؟ ئەمە مەکتەبی سیاسی یەکێتی پارتی ڕەنگە باشتر بتوان وەڵامی ئەوە بدەنەوە، بەڵام ئەوەی کە هەبێت ئێستا کۆبوونەوەکە بەردەوامە و ئەوان تاوتێ ئەو بارودۆخە وەکو باسمان کرد ئەو بارودۆخە دەکەن کە تێدەپەڕێت بەسەر عێراق و ناوچەکەدا و ناکرێت کورد بێ ئاگا بێت لێ یاخود بەردەوام متابعی نەبێت و هەواڵانی مەکتەبی سیاسی لە هەردوولا بە گەرمی ئەو بارودۆخە تاوتێ دەکەن و بەردەوام لەسەر ئەو حاڵەتە قسە دەکەن کە ئەمڕۆ حەیدەر عەبادی لە بەغا دروستی کردووە و بە ناوی چاکسازیەوە گۆڕانکاری لە وەزارەتەکان و لە پێکاتی وەزارەتەکان و هەموو پێکاتەکانی بڕیار بەدەستی عێراقدا دەکات. بەڵێ کاک نەوزاد هەروە بەپێی زانیاریەکانی ناوتی لە کۆبوونەوەکە ئەمڕۆدا باسی ناوخۆی هەرێمیش دەکرێت، ئایا چۆن باسی ناوخۆی هەرێم دەکرێت؟ ئەوەی کە من زانیاریم هەبێت ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ کە هەواڵانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەیکەن تەنها تایبەتە بە بارودۆخی عێراق و تێپەڕاندنی ئەو بارودۆخی کە ئێستا حەیدەر عەبادی دروستی کردووە لە بەغدا. بەڵێ کەواتە هەوڵەکان یەکێتی بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەکوێ گەیشتۆ لە ئێستا؟ یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە دوای 23 حزەیرانەوە بەردەوام وەکو کارکتەرێکی ئەکتیڤ لە گۆڕەپانی ساحی سیاسی کوردستاندا بەردەوام توانیوێتی باڵانسی لایەنەکان ڕابگرێت و بارودۆخەکە بە شێوازێک لەوە خراپتر نەکەوێتەوە و یەکێتی ئەو کاریگەری یەکێتی لە بەپێی پێگە و جوغرافیای خۆی هەیەتی بەڕاستی توانیوێتی ڕۆڵێکی باش ببینێت لە نێوان لایەنەکاندا و ئێستاش چەندین هەوڵ و
پرۆژە هەیە بۆ یەکخستنەوەی ئەو ڕێککردنەوەی ماڵی کورد لە ڕێکخستنەوەی پەرلەمان و کاراکردنەوەی پەرلەمان و ئەوانە کاری لەسەرکرێ بە بەردەوامی ڕەنگە هێشتا زوو بێت بۆ بەتەواوی ئەعلانکردنی ئەو بارودۆخی کە دێتە پێشەوە. بەڵێ کاک نەوزاد تا ئێستا یەکێتی و پارتی چەند کۆبوونەوەیان کردو بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ئایا بۆچی تا ئێستا پەرلەمان کارا نەکراوەتەوە وەڵامی پارتی دیموکراتی کوردستان چی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاراکردنەوەی پەرلەمان؟ بەداخەوە پێش ئەو وەڵامی پارتی دیموکراتی کوردستان یان پەیوەندی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بژوتنەوەی گۆڕان بەڕای من کە ئێستا گەیشتۆتە خۆنان ڕێک بەڕاستی کە بڕێکتون بوون لە یەک زیاتر و پارتی دیموکراتی کوردستان گزارش لەوە دەکەن کە کادرانی پارتی دیموکراتی کوردستان گزارش لەوە دەکەن کە ئەوان بە هیچ شێوەیەک لەگەڵ بژوتنەوەی گۆڕان جارێکی ڕێک ناکەونەوە و بەپێی گزارشتەکانی خۆیان ڕێگە نادەن بە ڕێز دکتۆر یوسف محەممەد وەکو سەرۆکی پەرلەمان جارێک کرد لە پەرلەماندا کار بکات. ئەمە بەڕاستی بۆ بە شێوەیەکی گشتی بۆ بارودۆخی هەرێمی کوردستان ئەمە نەخوازراوە بەڕاستی تاکی کورد و هاوڵاتی کورد منوەکو هاوڵاتێک ئەمەم پێ باش نییە و پێم خۆش نییە، بەڵام تەمەنا ئەەکەین ینی بتوانن لایەنەکان لەم کۆبوونەوەی کە بەردەوام هەیەیان بۆ ئەو لیژنانێک کە دروست کراوە بتوان بارودۆخێکی نوێتر و بارودۆخێکی باشتر بێن نەکایەوە کە هەم بژوتنەوەی گۆڕان و هەم پارتی تەکایەوە بە یەکخستنەوەی ماڵی کورد دێتەکایەوە بە ڕێکەوتنی لایەنەکان بە کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم ئەگەر بیەوێت ینی مەبەستی بێت و نیەتی هەبێت دەتوانێت بە یەک دێر هەر لە شاشەکەی بەڕێستانەوە ئیعلانی بکات لە هەر کەناڵێکەوە بێت بەڕێز دکتۆر یوسف محەممەد دەتوانێت جارێک کە بچێتەوە پەرلەمانی کوردستان و دەست بکاتەوە بە کۆبوونەوەکانی خۆی و سەرجەمەندامانی پەرلەمان دەست بکەنەوە بە کۆبوونەوەکانی خۆیان لەبەر ئەوەی بەڕاستی لەم ئەم بارودۆخە خۆتان دەزانن کە هاوڵاتی کورد لەمە یعنی بەڕاستی زۆر بێزارەوە خۆتان دەزان موچەی فەرمانبەران و بارودۆخی کوردستان بە قۆناغی گەیشتووە کە خەڵک ینی هاوڵاتیانی کوردستان بێزارێکی زۆریان پێوە دیارەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەم قۆناغەدا بەڕاستی کەمتەرخەم نەبووە بەردەوام هەوڵی داوەوە بەردەوام لە نزیکردنەوەی لایەنەکاندا هەوڵی تەواوی داوەوە ئێستا شەر کۆبوونەوەکان تا ڕادەیەک بەردەوامیان هەیە و تەمەنا دەکەین سەرۆکی هەرێم لوتف بکات یانی ئەم بارودۆخە چاک بکات بتوانێت چونکە سەرۆکی هەرێم بەپێی مەکانەی خۆی دەتوانێت ئەم بارودۆخە چاک بکات. بەڵێ کاک نۆزاد کەواتە یەکێتی چی ئەکات لەو بینەدا ئەگەر هاتوو گۆڕان و پارتی ڕێک نەکەوتن یەکێتی چ کارێکی ئەبێ یاخود چ ڕۆڵێکی ئەبێ لە یەکگرتنەوەی ئەو دوو حیزبەیە؟ چۆن ینی لە گرتنەوەی دوو حیزب یەکگرتنەوەی هەردوو حیزبەکەواتە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان یەکێتی چ نێوەندگیریەکە بینێ لەو بینەیە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان نێوەندگیری نییە، یەکێتی هێزی سەرەکیە هێزێکی سەرەکیە لە کوردستاندا و بڕیار لە لای خۆیەتی و ئەوەی کە یەکێتی هەندێک جار لەگەڵ لایەنەکانە دەیکات ڕەنگە تەسهیل بە مەکانی خۆشی بە خەباتی خۆی دابێت بە کورسی لە شوێنەکانی خۆیدا دابێت، بەڵام بەڕاستی بارودۆخەکە لەمە زیاتر پێم وابێ هەڵ ناگرێت و هاوڵاتی کورد لەمە زیاتر ینی ماندووە خەڵک زۆر ماندووە بازارچی لێ هاتووە ئەمە ناگەداری بارودۆخەکەین تەمە ناکەین ینی بەڕاستی تەمە ناکەین هەم پارتی دیموکراتی کوردستان بڕێک تەنازول لە حقوقەکانی خۆی بکات و بزوتنەوەی گۆڕانیش نزیک بوونەوە هەبێت و بتوانن بارودۆخی کوردستان کە ئەوان لێی بەرپرسیارن بەڕاستی چارەسەری ئەو بارودۆخە بکەن. بەڵێ کەواتە لە ئێستا پلانی یەکێتی چیە پلانی داهاتووی چیە بۆ ئەوەی پارتی و گۆڕان یەک بگرنەوە و ڕەوشی هەرێم بەلایەکدا بکەوێت بۆی پەرلەمان کارا بکرێتەوە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بۆ ڕێکەوتنی سیاسی لایەنەکان پرۆژەی هەبووەوە پرۆژەکان لەلایەن هەواڵانی مەکتەبی سیاسیەوە پێشکەش بە ئەو لایەنانە کراوە و بەردەوام کار لەسەر ئەو پرۆژانە دەکرێت کە بتوان بارودۆخەکە وەک جێگای بخەنەوە جێگای خۆی و بارودۆخی کوردستان وەکو باسمان کرد لەمە زیاتر هەڵ ناگرێت بتوان ئەوان ئەو لایەنانە لە یەکتر نزیک بکەنەوە و بارودۆخی باشتر بێتە کایەوە هەتا هاوڵاتی کورد دڵخۆش بێت بە ئەو خەبات و تێکۆشان و تەسحیق فیداکاری کە پێشمەرگەکان لە سەنگەرەکانی تیرۆریستانی داعشدا داویانە بە فیڕۆ نەچێت و خەڵک دڵی خۆش بێت بە ئەو خەبات و تێکۆشانەی کە لایەنە سیاسیەکانی کوردستان. بەڵێ سپاس بۆ نەوزاد ساڵح ئەندامی ئەنجومەنی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیەکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان بووی.